ام دی زیادتر وی مجاری دراوستی میوانه که من هبرز سامان احمد بر بره یکی توجینه آلسانگاندون و چاودیری کرنه ل رخصنا WFP نامسود الگلمنه بخیر بین. سپاس. اگر لوا دست بکم گورانی کشو هوا به شکلی که یان به شویی که گشتی کارگری لسر بلین هم کشتوکال و هم سوزایی هست و به شویی که بچوکیش بلین سوزایی کشتوکالش کارگری لسر کشو هوا هست لو ناوچه‌ای که بلین کشتوکالا که گرینگی پیدا داریم. او بچه انجام گیشتن لم اوی که استا انجام تان دابو. گورانی کشو هوا تا چند کارگری لسر سوزایی و کشتوکالی هرمی کردستان هبوا. بگومان اوشتر هیا. بس سپاس بود درفتا. هر بنای برنامه خوراکی جهانی سپاس تان دکین. براستی برنامه خوراکی جهانی نگست هل سالانش است و زور احتمامی باشد دا یک لو کارانه که کردیتی او باخسی گلکنده هولیر WFP انجامی داره لکن خیلی خوی ابا هر زیادتر با معلوماتن بگومان هر کس است همو منجی من لیده بی کاریگر کانی که شهوات زوره عراق یکلا پنج دولت کانی کما که زور کاریگر بوا با گوران کاری که شهوا خوشبختانه اما لWFP برنامه کانی خمانگوری لسیوینگ لایف با چینجینگ لایف بوا تا بس جیان پارستن نبی گورینی جیانش بی بوی خلق زیادتر خوراگر بی کاتی شوککان کاتی هر شتک رو بدای نخواست یعنی بو پلانی دریش خاین بتوانین آسایش خوراک دنیا بکن هل لسر او منطلقه ولا سر او تستريه و اما ايش منظور كرت او يك اما ايش اللي ذاكين توجينه سافديري كردن ايش ما دليل لبو برنامج يخومان هر وها سافديري عندكين يقلو دليلنا كبيستمان بالضبط او ابو كاريغريكا تندا ايت غوران كاريكيا سر يداوه صاله هيس توجينوك نكرابو او ابو دهرسان بو توجينوي روبوشي خاكو غور بكاريناني زوي بچه انجام گیشتن اما گیشتنی انجام کان من مثلا یگلا داتا کانی کسات دکتر هیمنو کاکسوان باسیان دکرد لو لدوانانا لپرزنتیشن کاش هبو مثلا او شاری مل دجین هولیر نو شاری هولیر 7.7 سوزایه او به همو داره کانی شو و پیوسته چند بید خوی بخوی پیوسته 7.9 نیو بیت لوه تو کشو هوایکت و کو خوی ببینید شهدارو يعني صحيبي اما باسي 2023 دكين لقل جورة تربوني شاركة لو انا خراترج بي طبعا خراترج بي بس وكو باريزغا همو كردستان يعني زور باشا وكو باريزغا لبوي جوجياو هر وقت لداتا كان هي هربا بونيش بابتان رابقينم يقلو موضوع يقلو بابتاني WFP زور اهتمامي بيدايا اويش بابتي دارستاني تصرا دارستان كان ببوجنەوە دارستانەکان پەرە پێ بدرێ دارستانەکان ببنە بەشێک لەسەر چاوەی دارایی لە بۆ ئەم هەرێمە لە بۆ عێراق ئەویش بە بۆ ینی پرۆژەیەک هەیە پێی دەڵێن کاربۆن کردیت وڵاتە گەورەکان پارەیان داناوە هەر کەسێک بتوانی مساهەمە بکە کۆنتریبیوشن بکە لە بۆ سەوزایی لە بۆ کەمکردنەوەی کاریگەرەکانی کەش و هەوا ئەوە پارە پێ بەدەست بدەینی زۆر باش ئەو ئەفۆرستریشنە کە بە دارستانی کردنی زیاتری ئەوەی لە کوردستان ڕوودەدا شتێکی زۆر کاریگەری لەسەر ئابووری دەبێ کاریگەری لەسەر ئابووری کوردستان دەبێ بە دەرەجەیەک کاریگەریەکی چی دەبێت ئەگەر کاریگەریەکە ینی ئابووری چییە ئەمە وەچ پێم گوتن کاربۆن کردیت پرۆژەیەەکە من ناتوانم لێرە هەمووی شەڕحکەم بەس لە نهایەتەوە دەبتە دەخلك دەبتە سەرچاوەی دارایی لە بۆ خەڵکی کوردستان بە دەرەجەیەک ئەودا پرۆژەکە طبعا کەرتی تایبەت و هەموو خەڵکەکە تێدا دێتەنەوە زۆر باشە بژانەوە ئەمە لۆ دەست پێچەوە ئیشە ئێستا WFP زۆر هەنگاوی نایە لەگەڵ وەزارەت پلاندانان دانیشتووە دەستیان بەکار کردیە ئەوانە هەمووی چی کەم دەکاتەوە کاریگەریەکانی کەشوهەوا لەسەر هەرێم کەم دەکاتەوە بە دەرەجەیەک دووەم کارگەرەکان کەم بووەوە ئاسایش خۆراک دڵنیا دەبێت بەچ دڵنیا دەبێت ئەمە کشتتوکاڵمان زیاد دەکرێت ئێستا ئەو ئەبندندان ینی جێ هەڵدراوە لە کوردستان 16 کەم نییە ئەگە بە کیلومتر بکەین گەلک زۆرە
ئەوەی هەموو بەکاربیێنی لەگەر ئەو زەویانەی کە برێنەوەی گونجاوە بۆ خۆی 16 بەڵام بە پرۆپیەکە 100 چەند ئێستا بڵێن کشتتوکڵت تێدا ئەنجام دەدرێت ئەمە 152 کشتتوکڵ ینی لۆ چاندن 152 دەبێت 156 ئەگە لێک دێەوە بە لە 10 ساڵی ڕابردوو هەتێ ئێستا 152 بەکار هاتووە ئەوە زۆر خۆشیە یەکێک لە کارنامەکانی حکوومەتە هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی حکوومەت گرنگیدان بوو بە کەرتی کشتتوکاڵ و بینیمان هەم لە ڕووی گرنگیدان بە پیشە سازیکردنی بەرهەمە ناوخۆیەکان نردنی بوو دەرەوە گرنگیەکی تەواوی پێدەدا هەماهەنگیتان لەگەڵ حکوومەتە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا بوو بۆ ئەوەی بڵێن ئەوەی کە ئێوە دەیکەن ئەنجامەکەی ببێتە دوو ئەوەندە بزەبێت ئەوە پرسیارێکی زۆر لە جێبوو سپاس دەکەم ئەوە بزەبێت یەک لە مەبەستەکانی ئەو پرۆژەی بۆ ئەوڕۆی ئەلان کرا ئەگەر ئێمە داتامان نەبێت پلانەکەمان پێ توکمە نابێت پتەو نابێت درێژخایانش نابێت ئەو داتایە هەر هەمومان دایەتە ناو یەک سەبەتە دەبی بێکەوە ئەو سەبەتەی کە هەمانە بەکاری بینین چی تێدایە لێ بگرین و تێیکەین و بیبین و ئەو بەزمەی پێ بکەین ئەوە بەزە وەزارەتانەی کە زۆر معنی بوون کە زۆر ینی ڕەبتیان بە ئیشەکەەوە هەبوو ئەوڕۆ داواکران بەڕاستی وەزارەتی کەش استفادەی زۆر لێ دەکە ئێمە زیاتر ئێستا احتیمام بە مەسلەی سەرچاوەکانی ئەو دەدرێ زیاتر احتیمام بە مەسلەی شێوازی کشتتوکاڵی کردن دەدرێ لەگە وەزارەتی کشتتوکاڵ ئێستەمە لە کۆبرەی زۆر نزیک بووینەتەوە لەسەر چەند پرۆژێکی زۆر گەورەیش دەکەین یەک لەوانە شێوازی کشتتوکاڵی کە ستونیە بێتە ئاراوە زۆر شتیت کە ینی پێناوی باسی بکەین بابەتەکە زۆر تێروتەسەلا زۆر بە 6 دقە پێک وانە زۆر سپاس بەڕێز سامان ئەحمەد بەڕێوەبەری یەکەی توێژینەوە و هەڵسەنگاند و چاودێریکردن لە ڕێکخراوی WF سپاس کە لەگەڵ ماوە سپاس